بڵێ ئەم ڕۆژە پیرۆزەکەم لە هەموو ئەو مناڵانی کە خاوەن پێداویستی تایبەتن لەم ڕۆژەیە ئێمە وەکو مامۆستایەک وەکو بەڕێوەبەرێک پەیمانی هاوکاریکردن و پەیمانی پاڵپشتیکردنیان بۆ نوێ ئەکەینەوە بە حکمی ئەوەی لە بەخچەکەی ئێمەیان زۆرتری مناڵی خاوەن پێداویستی تایبەت هەیە بە تایبەتی بۆ ئەم ساڵی نوێی خوێندن کە ڕێژەیەکی زۆر بەداخەوە کە گەشتوتە 22 مناڵ لە کۆی 210 مناڵ لە بەخچەکەمانە ئەم مناڵانە هاوکات لەگەڵ مناڵی ئاساییە بە یەک پەروەردەوە بێ جیاوازی ڕۆژانە ئەگوزێرێن و داوامی تایبەتی خۆیان ئەکەن بە پاڵپشت بە مامۆستای خاوەن پێداویستی تایبەت کە لەلایەن سنتەری خاوەن پێداویستی تایبەتەوە و لەلایەن ڕێکخراوەکانەوە لەلایەن کەسایەتی تایبەتەکان کە هاوکار و پاڵپشت و سەپۆرتمانەکەن بەو کارە ئێمە ئەتوانین بەردەوام بین لەگەڵیان و هاوکاریان بکەین. زۆر خۆشحاڵم کە ئێمڕۆ توانیم دڵی نەک تەلەبێ خاوەن پێداویستی تایبەت دڵی سەرجەم قوتابیەکان خۆشکەم کە لە ڕۆژی 3/12 ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتەکان بوو کە ئێمڕۆ ئێمە قوتابخانە سوپاس بۆ کارگێڕی قوتابخانەکەمان سەرجەم مامۆستاکان کە توانیمان ئەم ڕۆژە بەرز ڕابگرین و توانیمان دڵی قوتابیەکان خۆشکەین و توانیمان وشە نەشیاوەکان لابین. ئێمە من خۆم کە وەکو مامۆستایەکی پەروەردەی تایبەت لەگەڵ بەڕێوەبەرەکەم و قوتابیەکان توانیمانە و شان بە شانۆگەریەک وشە نەشیاوەکان وا لێ بکەین کە بەو شێکی شیاو بەکاری بێنن و ئەو شتێک کە هەیە قوتابی خاوەن پێداویستی لە قوتابخانەکانە وەرناگیرێت. ئێمە وامان کرد داوامان کرد لە هەموو شوێنەکان کە سەرجەم قوتابیەکان کە مافێکی سەرەتایی خۆیانە کە لە قوتابخانەکانە وەربگیرێت.